ئەگەر ئێمە دوور بکەوینەوە لە خوای پەروەردگار، دوور بکەوینەوە لە عیبادەت و زیکر و یادی خوای پەروەردگار، با دڵنیابین لەوەی کە کەسانێکی زۆر بە ملیۆنەها و ملیارەها خەڵک هەیە کە لە خوا نزیک دەبنەوە، کە عیبادەتی خوای پەروەردگار دەکەن، کە زیکر و یادی خوا دەکەن. ئەو کاتە بۆمان ڕوون دەبێتەوە کاتێکە لە خوا دوور دەکەوینەوە کێ خەسارەتمەندە؟ بێگومان ئەو کەسەی لە خوا دوور بێ خەسارەتمەندی دنیا و قیامەت. ئەو کەسەی عیبادەتی خوا نەکا لە دنیا و قیامەت دۆڕاوە، چونکە والله الغنی وأنتم الفقراء. خوای گەورە دەفەرمێ خوای گەورە دەوڵەمەندە و ئێوە فەقیر و هەژار و داماوە. کەواتە ئەو کەسەی لە خوا دوور ئەکەوێتەوە خۆی زەرەرەکە و دڵنیاش بە دڵنیاییەوە زەرەر ئەکا لە ڕۆژی قیامەتە ئەگەر تۆبە نەکا و نەگەڕێتەوە بەلای خوای پەروەردگار. لە حەدیثێکی صحیح مسلم داهاتووە، خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم، خوای گەورە دەفەرمێ ئەگەر لە یەکەم نەفەرتانەوە هەتا ئاخر نەفەرتان لە جنۆکە و لە ئادەمیزاد، واتە هەرچی ئادەمیزاد و جنۆکەیەک هاتۆتە ئەم سەرزەویە، هەر هەمووی لە یەکەمەوە تا کۆتایی هەموویان دڵیان لەسەر دڵی فاجرترین و کافرترین کەس بێ، وەکو دەجال، واتە هەموو خەڵکی ئەم سەرزەویە کە هاتۆ و دێت و ئەڕوا بە جنۆکە و بە ئادەمیزادیشەوە دڵی هەموویان وەکو دڵی دەجال وابێ، وەکو فیرعون وابێ، دەفەرمێ خوای گەورە دەفەرمێ ما نقص ذلك من ملکی شەیئا، لە مڵکی من کەم ناکە، لە دەسەڵاتی من کەم ناکە. بۆیە کاتی عیبادەت دەکەی لە خوا نزیک دەبیتەوە بۆ خۆتە، خوا پێویستی بە تۆ نییە، چونکە ئێمە هەموو کاتێک دەڵێن الله الصەمەد، خوای گەورە سەمەدە، واتە پێویستی بە کەس نییە، پێویستی بە عیبادەت و نوێژ و ڕۆژ و چاکەی ئێمە نییە، لە مڵکی خوا کەم ناکە هەرچی بکەین ئێمە. کەواتە ئاگاداری خۆمان بین بە ئیزنی خوای پەروەردگار. هەر کەسێک لە خوا دوورکەوێتەوە خۆی زەرەر دەکا. هەموو خەڵکی ئەم سەرزەویە باشترین دڵیان هەبێ، خراپترین دڵیان هەبێ، هیچ تەسیری لە خوای پەروەردگار ناکات.